ئاوارە مەسیحیەکانی دەشتی نینەوە شین دەجێڕن. ئەوان چاو بە فرمێسکن بەهۆی هێنانەوەی تەرمی 6 کۆچبەری مەسیحی کە لە دەریای ئیجا خنکا بوون. ڕۆژی هەفتەی ئەم مانگە 7 کەس لە 2 خێزان کە پێکهاتبوون لە پیاوێک و 2 ئافرەت و 4 منداڵ لە کاتی پەڕینەوە لە دەریای ئیجە لە نێوان تورکیا و یۆنان بەلەمەکەیان نقوم دەبێت و دەخنچێن. بەڵام ئەوەی تا ئێستا داخی گەورەی کە سوکاری خنکاوەکانە نەدۆزینەوەی تەرمی منداڵێکیانە کە تەمەنی تەنیا 2 ساڵە بە ناوی مارک ستیڤن. ئەو کۆچە بە کۆمەڵە کۆچێکی بە زۆرە ملەیە بەهۆی دۆخی شەڕ کە داعش هۆکارە. مەسیحیەکان تەنانەت هەندێک لە مسلمانانیش بە ناچاری کۆچیان کردووە بەهۆی ئەو بارودۆخە قورسەی تووشی ئاوارەکان بووە ناتوانن لێرە بژین و کۆچ دەکەن. ئەوانەی خنکاون خەڵکی قەزای قەرەقوشی دەشتی نینەوان پێشکۆچکردنیشیان لە کەمپی ئاوارەکانی ئاشتی لە ئەنکاوا نیشتەجێ بوون. دوای هێنانەوەی تەرمەکانیشیان لە هەمان کەمپ لە کەنیسەی سەید بەشارە مەراسیمی ئاینیان بۆ ڕێکخرا، مەراسیمێک کە تا ئێستا ئاوارە مەسیحیەکان لە هیچ بۆنە و یادێکی دیکەدا بەم شێوەیەتەیدا کۆنە بوونەتەوە. لەبەر ئەوەی کۆچبەرە خنکاوەکان گەنج و منداڵ بوون تەرمەکانیان بە هەلهەلە و لە ژێرگوڵی ڕەنگاوڕەنگ بۆ گۆڕستان بەڕێکران. لە گۆڕستان قسەی یەکەم و کۆتایی ئامادەبوانیش کە زۆربیان ئاوارە مەسیحیەکان بوون هاوار بوو بۆ ژیانێکی ئارام و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانیان لە دەشتی نینەوە. ئێمە داوای هیچ ناکەین، ئێمە تەنیا ئارامیمان دەوێت، ناوچەکانمان ئازاد بکەن، دەمانەوێت بگەڕینەوە. داوا لە هێزی پێشمەرگە و هێزی عێراقیەکان دەکەم ناوچەکانمان لە دەشتی نینەوە ئازاد بکەن بۆ ئەوەی بگەڕینەوە و لەو زەحمەتیە ڕزگارمان بێت. لە ماوەی 2 مانگی ڕابردوو نزیکەی 30 کۆچبەر تەرمەکانیان بە چەند کاروانێک گەڕێنراونەتەوە باشووری کوردستان، ئەو شوێنەی کە بەهۆی شەڕی داعش زیاتر لە 70,000 ئاوارەی مەسیحی ڕوویان تێکردووە. تەرمی هەر 6 کۆچبەر لە ڕیزی یەکدی بە خاک سپێدران. هێنانەوەی تەرمی کۆچبەران بۆ باشووری کوردستان بەردەوامە. تەنها ئەمان نین بەڵکو زیندوەکانیش بە جۆرێک کە ژمارەیەک لەوانەی گەیشتون بە وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا بەهۆی نەگونجانیان لەگەڵ ژیانی ئەوێ بڕیاری گەڕانەوەیان داوە و هاتنەوەشیان بەردەوامە. ڕەنجە جەمال ڕووداو.